ئەم عومەڕە کاتێک جێشی موسڵمانان بەڕێیەکەوە بۆ وڵاتی فەڵەستین و بۆ ڕزگارکردنی شاری قودس کە شاری قودس دوو جار ڕزگار کراوە، جارێکیان بەدەست خەلیفەی حەق و فاروقەوە عومەری کوڕی خەتابە و جاری دووەمیش بەدەست قائیدێکی کورد و گەورە و سەربەرزە کە هەموو کوردێک شانەزی پێواکە سەڵاحەدینی ئەیوبیە. کاتێک جێشی موسڵمانەکان بەڕێئەکەون بۆ شاری بۆ وڵاتی فەڵەستین و شاری قودس، قەڵای قودس کە جاران قەڵا بوو شورا بوو وتیان تەسلیمی ناکەین و نایدەین بەدەستەوە هەتا خەلیفەکەتان نەیاتە بەردەرگای ئەم قودسە. خەبەریان نار بۆ عومەری کوڕی خەتاب، یا فاروق یا عومەر، ئەوە کەنیسەکان و قەشەکان و مەسیحیەکانی قودس ئەڵێن قودس تەسلیم ناکەین، شەڕ ناکەین لەگەڵتانە و تەسلیمیشی ناکەین هەتا خەلیفەکەتان خۆی نەیاتە بەردەرگای ئەم قودسە بەدەستی خۆمان کلیلەکەی پێشکەش نەکەین، قودس تەسلیمی کەس ناکەین. عومەر جاروتی کار لەوە پیرۆستر و گەورەتر چییە؟ خزمەتکارێکی هەبوو، سەیری خزمەتکارەکانی سەحابەی پێغەمبەرکە و خزمەتکارەکانی مەسئولی ئەم دنیا بکە. کەسی وا هەیە تەلەفونەکە، تەلەفون ئەڵێ مامۆستا لەگەڵ مەسئولیەکەم لە شوێنێکی خراپە، ئەڕوا بۆ شەڕواڵ پیسی و دایەن پیسی، من چی بکەم؟ حمایەتی و حرەسیاتی ئەەکەم، ئیشێک نییە بیکەم، چین عەرەقە ئەەکەم، لە ڕۆژی قیامەت خوا محاسەبەی من ناکە کە حمایە و مەسئولەم. سبحان الله، سەیکە زەمن چۆن گۆڕاوە، وا مەزانی بۆ مافی کورد ڕۆیشتووە، داکۆچی لە مافی کوردەکە، ئەوی ئەم کوردە بکە بە دەوڵەت و بەکیان، ئەمە بۆ شەڕواڵ پیسی ڕۆیشتووە. ئەڵێ حوشتەرەکە دەرکەوە با بچین بۆ شاری قودس بۆ وڵاتی فەڵەستین، چونکە خەبەرێک هاتووە دڵخۆشکەرە، دەی بەڕێ بکەوە. عومەر سواری حوشتەرەکە ئەبێ و خزمەتکارەکە ڕەشمەی حوشتەرەکە ئەگرێ پەرژی بێ لە مەجلیس و مەقامەکەمان. بەڕێ ئەکەون سەعاتێکی ڕێک حیسیە بکە عومەر بە خزمەتکارەکەی ئەڵێ کە ناوی سالم، ئەڵێ سالم، ئەڵێ بەڵێ قوربان، ئەڵێ حوشتەرەکە ڕاگرە، ئەڵێ بۆ؟ ئەڵێ ڕایەگرێ. عومەر دائەبەزی، ئەڵێ سەرکەوە، ئەڵێ برام قائید خەلیفە ئەمیر پێشەوە چۆن شتی وا بێت، تۆ خەلیفەی؟ نا، ئەڵێ شتی وا نییە، سەرکەوە. ئەڵێ عەیبە، ئەڵێ لە دنیا عەیبە بەڵام لای خوا محاسەبە ئەکرێم لەسەری، تۆش بەشەری. وەرە سوار حوشتەرەکە بە عومەر ڕەشمەی حوشتەرەکە ئەگرێ. سبحان الله. یەک دانە سەعاتی تر بەڕێوە ئەبن، سالم لەبان پشتی حوشتەرەکەی و خەلیفەی هەموو شارەکانی موسڵمانە، نەک بەس شاری مەدینە، نەک بەس مەککە و مەدینە، هەموو ئەو شوێنانەی کە ئاینی پیرۆزی ئیسلامی پێگەیشتووە عومەر خەلیفەیانە، عومەر برا گەورەیانە، ڕەشمەی حوشتەرەکە ئەگرێ بۆ خزمەتکارێک. سەعاتێکی ترە ڕۆن، حوشتەرەکە ڕاگرە، ئەڵێ سالم دابەزە، ئەڵێ سەرەکەوی، ئەڵێ نا، ئەم حیوانش مافی هەیە، ئەم بێزمانش مافی هەیە، ئێستا سەعاتێک هەردووکمان ڕێەکەین بە پێ با حوشتەرەکە بۆ خۆی بە ئیسراحەتی خۆی ڕێ بکە بەبێ بار و بەبێ عەزیەتدان. ئێستا شەڵێن ئەوروپا مافی ئاژەڵەدا، ئێمە بیئاگاین لە تاریخ و مێژووی خۆمان، ئەوە موسڵمان و سەحابەکانی پێغەمبەرن مافی ئاژەڵیان پێشکەش کردووە بە میلەتان و وڵاتان. ئەبێ سەعاتی هەردووکمان بە پێ ڕێ بکەنە تا ئەم حوشترە بۆ خۆی بە ئیسراحەتی بێت. قەدەری خواوا بێ نزیکی شاری قودس بنەوە، سڕێ ئەوەی عومەر دابەزێ و سالم سەرکەوێ. سالم ئەڵێ قوربان خەلیفە برا گەورە مامۆستا تو خوا دەسە ماچەکەم، پێڵاوەکانە ماچەکەم بەس دامە بەزا، ئاخر عەیبە ئێستا ماچنە ئەم شارەوە هەموو خەڵکەمان بینیە، جوان نییە خەلیفەی موسڵمانان ڕەشمەی حوشتەرەکەی گرتی بێ و خزمەتکارەکەی لەبانی بێ. ئەڵێ لاچۆ ئەم قسە بۆ دنیا وایە، بەڵام قیامەت عومەر محاسەبە ئەکرێ. سەرکەوە، سەرەکەوێت و ڕەشمەی حوشتەرەکە ئەگرێوەچێتە ناو شاری قودسەوە. قائیدی جێشی موسڵمانان دی، ئەڵێ قوربان خەلیفەی موسڵمانە بۆ خاتری خۆ حەیامانە چێ، ئاخر جوان نییە، عەلەقەل ڕەشمەی حوشتەرەکە بەردە منەیگرم. ئاوا دیقەتێکی ئەو سەحابەدا، ئەڵێ قەسەم بەخوا ئەگەر سەحابەیەکی بەڕێزی لای پێغەمبەر نەبوو تا ئێستا قسەیەکم پێ ئەوتی، ئەموو تۆ کەسێکی منافقی، بەس سەحابەیەکی بەڕێزی لای پێغەمبەر خۆزگە ئەم قسە کەسێکی تر بیوتە، تۆ ئەم قسەت نەکردە، لا چۆ لە تەنیشتم. ئەگاتە بەر دەرگای قودس کە ئەبینن ئەم پیاوە سادە و ساکارە خزمەتکارەکەی لەبان حوشتەرەکەی و ئەم ڕەشمەی گرتووە، وتیان ئەشهەدو بیللا ئەمە دینی حەق، ئەمەیە ئەم دینەیە کە ئەم موسڵمانانەی هێناوەتە ئەم وڵاتانەوە، ئەم ئاینەی گەیاندووەتە ئەم مرۆڤانە، ئەم مرۆڤانەی کردووە بە بەشەر حیسابی بۆ بکرێت لە جیهان و لە وڵاتانە. کلیلەکەیان پێشکەشی عومەر کرد، عومەر چووە ناو قودسەوە، چووە کەنیسەکەیان، لە ناو کەنیسەکە ماوەیەک مایەوە، وەخت بانگ بوو، عومەر لە ناو کەنیسەکە نوێژی نەکرد، هاتە دەرەوەی کەنیسەکە. پاپا و
قەشەی کەنیسەکە زۆری پێ ناخۆش بوو. وتی یعنی عومەر تۆ کەنیسەکەی ئەمە بە پیس ئەزانی بۆ لە کەنیسەکەی ئەمە نوێژ ناکەی؟ عومەڕەتی نا کەنیسەکەی ئێوە پاکە و پیرۆزە، هیچ گومانم لەوە نییە، بەڵام ئەزانن بۆ نوێژی تیا ناکەم؟ وتی بۆ؟ وتی لەوە ئەترسم لە دوای من موسڵمانەکان بێن ئەم کەنیسەتان لێ داگیر بکەن و بڵێن ئەلێرە عومەری کوڕی خەتاب 2 ڕکعات نوێژی کردووە بێ بیڕوخێنن و بیکەینە مزگەوت. لەوە ئەترسم. سبحان الله. لەوە ئەترسم موسڵمانان لە دوای من بێن کەنیسەکەتان لێ داگیرکەن. ئەیجینا لەو کەنیسەکە نوێژمە کرد و هیچ مشکلەم نەبوو، بەڵام سبەی 2 سبەی موسڵمانان بێن ئەم کەنیسەتان لێ داگیر بکەن و بیکەن بە مزگەوت، من سبەینێ چه جوابی خوا بەمەوە؟ تەنها لەبەر ئەوە. بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز کۆمەڵێ مەسیحیە چ شکاتی لە ئەکەن؟ ئەی خەلیفەی موسڵمانان، ئێمە کەنیسەیەکمان هەبوو لە فڵانە شار، موسڵمانەکان هاتن کەنیسەکەیان ڕوخان و داگیریان کرد و کردیانە مزگەوت، ئێستا نوێژی تیاکەن. توخوا ئیسلامەتی وابێ؟ عومەری کوڕی عەبدولعەزیز تحقیق و لێکۆڵینەوەکە بیلفعل قسەکە ڕاستە، دەست بەجێ قەرار دەرەکە ئەو مزگەوتە بڕوخێنن بیکەنەوە بە کەنیسە و گەورەتر و جوانترش پێشکەسی مەسیحیەکانی بکەنەوە. ئەمە خۆ لە خۆیانەوە نایکەن، ئەمایەتی قورئانە. خوای پەروەردگارە فەرمیێ وەلەولا دەفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله. ئەگەر کاتێک شەڕ و شۆڕ ئەبێ، کێشە و ئاژاوە ئەبێ پێش هەموو شتێک، ئەو شوێنانەی کە هی گاورن، کە هی جوولەکەن، کە هی ئاگرپەرستن، کە هی موسڵمانانن، کە بیع و مەساجد و سەڵاواتن، ئەبێ پارێزراو بن، کەس دەستی بۆ نەبە. وقورآن گەورەی قورآن لەوەیە ئەم شوێنانەی کە گاور و جوولەکە عیبادەتی تیاکەنەی خاتە پێش مزگەوتەوە، مزگەوت کاتە ئەخیرەوە بۆ ئەوەی موسڵمان مزایدەی دینی بەسەر غیرە موسڵمانەوە نەکا، بڵێ تۆ غەڵەتی تۆ وای، ئەوە لە دنیایە دینداری خۆیەکە حیساب و کتاب لای خوایە.